دومیوانی ئازیزمان لایە کە وا ئەکەن جمعەکەی ئێوە زۆر تایبەت بێ هەینیەکی زۆر جوانتان بۆ دروستەکەن لەبەرەوەی کە یەکێک لە میوانەکانمان خاتونێکی گۆرانی بێژی زۆر دەنگ خۆشە بە ناوی خاتوو نەزیرە ڕاستخانە و هەروەها بەڕێزێکی ژەنیارمان لەگەڵایە بە ناوی کاک شۆڕشی سەعیدزادە لە مەریوانی ئازیزی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون کە بە هەمان شێوە کاوتێت بەڕاستی پارچەیەک لە بەهەشتە لەسەر زەویدا خواگیان دروستی کردووە زۆر بەخێر بن سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئامادەبوونتان زۆر خۆشحاڵین کە لێرە بە هیوای ئەوەی کە ئەمڕۆمان وەکو پرۆگرامەکەمان ڕۆژێکی جوان بێت و ئێوەش بتوانن کۆمەڵی بەرەمی جوانمان پێش جا هەر خاتوو نەزیرە ببینە لای بەڕێزت باسی ئەومان بۆ بکە ئێوە خۆتان گروپێکتان هەیە لە مەریوان وایە باسی گروپەکەمان بۆ بکەن چەند ژەنیارتان لەگەڵایە چەند گۆرانی بێژن چەند دانیان خاتوونن سەحر خان گروپی نیشتمان بە سەرپەرستی کاک شۆڕشە پێم وایە 5-6 کەسە دروستە کاک شۆڕش بە کاک شۆڕش خۆی پێم وایە خۆی سەرپەرستی گروپی خۆی سەر گروپەکە زانیاریمان پێشکەش کرد جەنابەت نیسلااو ڕێزمای بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز هیوادارم هەمیشە بەردەوام لەم کارە جوانانە کە کورسات هەمیشە کروێتی بە نەریت کە میواندار بێ لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەت خزمەتێکی زۆری بە هونەرمەندانی ڕۆژهەڵات کردووە خۆشحاڵم کە ئەمڕۆ بۆ یەکەم جار لە کورسات ئامادەبم ئێمە لە مەریوان گروپێکمانێ بەناو گروپی نیشتمان زیاتر لە 5 کەس 6 بۆ 7 کەس ئەگرێتە خۆی کە هەمویان لە فێرخوازەکانی وانەکانی خۆمان ئەگرێتە ناوخۆی ژەنیارەکان 6 کەس ژەنیار 7 کەس ژەنیارمان هەیە و 2 کەسی گۆرانی بێژ جگە لە نەزیرە خاتون کەسێکشمانەیە بە ناو کاکۆزانی کەریمی هەم خۆی ژەنیارە هەم گۆرانی بێژێکی زۆر بەتوانایە زۆر باشە خاتون نەزیرە تۆ کەی دەستت کرد بەوەی کە گۆرانی بڵێیت و بتوانی لەگەڵم گروپیان بەردەوام بیت وڵای کاک سەرکۆ من لە مناڵی و حەزم لە گۆرانی وتن بووە بەڵام بە شێوەی جددی من چەند ساڵێکە دەستم پێ کردووە و بە شێوەی جددیتر لەوەتای کە چوومەتە گروپی نیشتمان و دەستم پێ کردووە ئەوە بۆ 2 ساڵە چێت سەرەتا بە چ گۆرانیەکانی هونەرمەندە کۆنەکان تەوتەوە یاخۆ گۆرانیانە کامە بوو کاتوت وڵا هەمومان سەرەتا بە گۆرانی کۆنەکانە دەست پێەکەین منیش زۆرێک لە گۆرانی کۆنەکان پێشتر تەمرینم کردووە کاک شۆڕش گۆرانیە ئەسی لە کوردیەکان گۆرانی ڕەسەنەکان زۆر جار پێی نیشان داوم و تەمرین پرۆڤەمان لەسەر کردوون بەرهەمەکان وا هەیە کە هەر بە دەنگی خۆت بێت تەنیا یان ئەبێ لەگەڵ کەسێکا کە پیاوێکە بەیەکەوە گۆرانی بێژ هەرە و بەڕێزێکە باسی کرد کاک شۆڕش بۆ ڕێکۆردکردن ئێمە کێشەمان نییە بەرهەمەکان زەبت ئەەکەین بەس بە دەنگی خۆم بەڵام بۆ کۆنسرت و بڕێک بەرنامە ئەو شتانە ناکرێت ئەبێت بەڵام بەڵێ بەرهەمەکان تەنیا خۆمم ئەلبەت کارێکی مشتەرەکیشمانەیە کارێکی هاوبەش لەگەڵ کاکۆزان و خاتونێکی تر مناڵ کاری نەورۆزە بەڵام کارەکانی تر نە هەر خۆم باشە بە خۆشحاڵی کاتەوە دیارە ئێوە زۆریش چالاکن باسێکی چالاکیەکانی خۆتانمان بۆ بکەن کاک شۆڕش تا چەند لە کۆنسەرتەکانە بەشداریتان کردووە بەتایبەت لە شارە فارسەکانیان نەتەوەکانی تری ئێران بۆی کە ئێوە ڕێگەیەک بن بۆ ئاشناکردنی ئەوان بە میوزیکی کوردی دیارە کاری هونەری لە ڕۆژهەڵات بربەستی زۆر لەسرە وەک باشوور نییە لەوانەیە تۆ گەرگەرەکەت بێ کۆنسەرتەکەی ئەبێ بە چەند پرۆسات تێپەڕ ببی هەرەو بۆ بە هۆکار بۆەوە کە کەمێ چالاکیەکان لاوااستر ببێت لە کوردستانی ڕۆژهەڵات بەڵام تا جێگای توانات تا و جێگایی کە ئێمە توانی بێتمان بەڵە چالاکیمان بووە ئێمە فێرگەیەکمان هەیە لە ناو فێرگە وانەکان دەڵێنەوە جگە لە وانەکانە و کەسانەی کە دیارە مستعدن و بەهرەیان پێوە دیارە بە دڵنیایی خۆیان ئەتوانن باشتر بێنە سەرەوە خۆیان کێشنە ناو گروپ یا مەسەلەن بۆ چالاکیەکان زۆرتر بتوان خۆیان بنوێنن بەڵام ئەسلی بابەتەکە ئەوەیە ئێمە بەداخەوە لە مەریوان زیاتر کۆنسەرتمان نەبووە پێشتر ئەوەتە گروپی نیشتمان کۆنسەرتی نەبووە لە دەرەوەی مەریوان پێشترەمە لەگەڵ ژەنیارەکانی تری مەریوان
لەگەڵ چالاکەکانی تری مەریوان بەڵێ ئیجرامان بووە کۆنسەرتمان بووە فستیڤالەکان ڕۆژدوین بەڵام وەک گروپی نیشتمان خۆمان نات یەکەم کارێکە ئێمە بە نوێنەری لە تیپی نیشتمان هاتوین بۆ کوردستانی باشوور بۆ دیداری ئێوە بووە یەخوا بەخێر بێن سەرچاو ئێمە وتمان ئێوەمان لایە ئەمڕۆ بۆی بینەرەکاریشمان وەکو ڕۆژێکی پشوو وەکو کاتێکی خۆش بەرنە سەرەوە با بەیەک بەرهەمیەوە دەست پێ بکەین باشە فەرمووە کەراماتە بن. تاكو دنيا ماوا هر توي قصاي عشقم تخوا ممخلاوا هاور ممخلاوا جرقم سوتاوا هر توي قصاي عشقم تخوا ممخلاوا هاور ممخلاوا جرقم سوتاوا توي قصاي عشقم بعدل دت برسم هر توي تكياقا يشيرو هالبسم بايدي دو تشاود والله بمي مسم هاور بمي مسم توي خوشويسم بايدي دو تشاود والله بمي مسم هاور بمي مسم توي قصي عشقم
يانم والله بيتو بدنقو ما تخام بارم بخدا بيتو جابوشي ما آمن أمجي أنا بيتو أمجي أنا بيتو توي خوشويستم جابوشي ما آمن أمجي أنا بيتو أمجي أنا بيتو توي قسي ئەی دەنگت هەر خۆش بێ سپاس کاک شاڕش بێگومان چێژێکی تایبەتی هەبوو لەبەرەوەی کە ئەو گۆرانیە چەندین هونەرمەندی کەشوتێتەوە گۆرانیەکە کە هەم لە تێکستەکەی و هەم لە ئاوازەکەشی گۆرانێکی زۆر زۆر جوانە کاک شۆڕش با بێنە سەر باسکردن لە مەریوانی خۆشەوی شارێکی پڕ جوانی شارێکە لەوانەیە زۆر بەمان کۆمەڵ یادگاری باتیای بێ پێش پرۆگرامەکە لەگەڵ هاوکارم سەحەر و ئێوە شاتۆزێک باسمان کرد لە تایبەتمەندیەکانی ینی من خۆم بەڕاستی کە ئەچمە مەریوان زۆر دڵمەکرێتەوە ینی تەنانەت کاچم بۆ زرێبار ینی هەستێکی خۆشت پێبەخشێ حەزەکەی لەوێ ماسی بخۆی لەوێ دانیشی کاتێکی خۆش بەسەربەر یانی تەنانەت لێش وتم هاوڕێکی شمەیە لەوێ ینی کە چەند بە خزمەتن ینی چەند ڕێزی خەڵکەگرن ینی ئەو دەریتە جوانە کە تیانایە من بەڕاستی زۆر دڵمەکاتەوە ینی واستەکەی کە لە ماڵی خۆتایت ئەمە وای کردووە کە تۆ بەردەوام ئەگەر کاتت هەبوو بڕۆی لەوێ لابیت و بمێنیتەوە من پێم خۆشە باسێکەوە بکەی مەریوان بەو شارەی خۆیەوە بۆەوەی کە کەلتورێکی جوانی هەیە چۆن توانیێتی ئەم گونجانە دروستکە لەگەڵ هەم خەڵکی ناخۆی خۆی و هەم ئەم کەسانی کەش ئەگە لە پارچەکانی تریشەوە سەردانی بکەن ئەو باسا بێ سەرنجی چەند ڕوانگە بدەی ینی تۆشێ بیر لەوە بکەیتەوە کە لە چەند ڕوانگەوە مەریوان بەڕاستی ئەو نەریتەی بۆ ماوەتەوە یەکێکی مەریوان پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بە بۆنەی هاوسنووربوون لەگەل باشوور هەیە بۆ هاتوچووکردنی خەڵکی باشوور بۆ مەریوان خەڵکەکانی تر بە بۆنەی سروشتی جوانی مەریوان بە بۆنەی ئەوە کە لە چواردەوری مەریوان ئەگەر تۆ سەرنج بدەی بە چەند شارەوە سنووری سروشتی جوانی هەیە وەک هەورامان وەک سەقز وەک سنا وەک دیواندەرە و کامیاران لە سنووری هەر 4-5 شارکە بە مەریوانەوە گرێدراوە سروشتێکی زۆر زۆر جوانی هەیە دیارە هەرەوە بۆ بە هۆکاریەوە کە گەشتیاری زۆر ڕوو لە مەریوان بکە زرێباری هەیە جگە لە زرێبار ئەو کولتورە جوانەی هەیە کە لە هەورامان هەموو ساڵە بە زیاتر لە چەند کۆبوونەوەی خەڵک لەوێ هەیە بۆ مەراسمە ئاینیەکان بۆ مەراسمە کولتوریەکان لە هەورامان ئەوە بۆ بە هۆکاریەوە کە توریستی زۆر بووە بە هۆکار کە میوانی زۆر گەشتیاری زۆر ڕوو لە مەریوان بکە دیارە خەڵکێکیش کە تا ئەو ڕادەیە کە میوان ڕووی تێکە بە دڵنیایی باوەشان ئاوەڵاوەترە بێ باوەشیان کراوەترە بێ بۆ ئەوە کە میواندارتر بن میوان پەزەرتر بن و دیارە ئەو نەریتە جوانەش لە مەریوان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک و بە شێوەیەکی زۆر دڵێکی گەورە خەڵکەکەی قەناعەتی بەوە هێناوە کە ئەبێ میوانداریەکی ڕێکوپێک لەو گەشتیارانە بکە کە بە دەوروبەریا هەیە بەڕاستی بنیامەچێتە مەریوان هەست بە غەریبایەتی ناکات جا سەرکۆ باسی کردوتی لە مەریوان لە زرێبار چۆ ماسێکیشی خواردووە نەک ماسێک چەند جارێک چوین لەگەڵ هاوڕێکانمان بەستە سەردانی زرێبارت کردووە تایبەتمەندیەکی شاری مەریوانیش هەیە کە شانۆی سەر شەقامی هەیە ینی فستیڤالێکی ساڵانەیان هەیە ئێمە وەکو گروپێکی شانۆی بەشدار بووین کە چوینە ئەوێ بەشداریمان کرد ئەجا لەوەی کە خیابان فێڵەن سەر شەقام بەڵێ سەر شەقام ینی لەگەڵەوەی کە ئێمە نمایشەکانمانە کرد ینی شانۆیەکانمانە کرد هەستم ناکرد لە شوێنێک بەم جیاوازتر بێ هەستمە کرد هەر لە سلێمانی مەستمە کرد هەر لە شار و شارچکەکانی تری ئەم باشوورم ینی تێکەڵبوونێکە بوو زۆر خۆش ئەو باسم کرد مەریوان بەڕاستی چالاکی زۆر تایە لەباری ژینگە پارێزی لەباری سروشتەوە لەباری شانۆ هەرو تیاتری خیابانی کە فارسەکان دەڵێنەمە خۆمانەژین شانۆی سەر شەقام
لەباری هۆنەر بەڕاستی کەسانێکی زۆر زۆر چالاکی تایە کەسانێک هەن کە بەڕاستی بە دڵسۆزانە خەریکن خزمەتەکەن و هەروەها باری مۆسیقای ژمای منساڵ بۆ یەکەم جار هەر وەک شانۆی سەرشەقام توانیمان ئێمە ناڵێم فستیڤال بەس وەک دیدارێکی دۆستانە وەک کۆبوونەوەیەکی دۆستانە لە چەند وڵات چەند گروپی جیاواز داوت بکەین بۆ مەریوان بۆ پێشکەشکردنی مۆسیقا گروپی ئەفغانستان بوو گروپی کۆماری ئازەربایجان بوو گروپی کوردستانی باشوور بوو لە دەربەنی خانەوە هاتبوون سنە و مەریوان و کرماشان هەر یەک بە شێوەیە بەرهەمەکانی خۆیانیان پێشکەشکرەوە دەستپێکێکی تازە بوو بۆ کە مەریوان ئەو لاوازیانە ئەو خاڵە لاوازانەی کە لە موسیقای داهەیەتی وردە وردەوە خاڵە لاوازانە کەم ڕەنگتر بکات و هیوادار ساڵانی داهاتوش هەر بەو شێوە دیسان ئەم شتە دووپات بێتەوە و بگرە پڕەنگتر و جوانتر و بەربڵاوتر کارەکان بکەنڵکەوە نەزیرەخان خاتوونەکان تا چەند لە بواری هۆنەرە بەشداری ئەەکەن چالاکن لە بواری گۆرانی بیۆژی و یان مۆزیک لە بواری ئێستا شانۆگەری بوارەکانی ترچوانن تا چەند چالاکن وڵا سەحرخان لەگەڵەوە کە هەنێک بربەست هەیە بەڵام زۆر باشەیانی چالاکی ئافرەتمان زۆرە هەم لە بواری موسیقیا هەم لە بواری شانۆ و لە بوارەکانی تری هوەرە بە خۆشحاڵیەوە ساڵانێکیانی بڵێم لەم ساڵە ئەخیرانە فعالیەتی ژنان زۆر زۆرترە بە خۆشحاڵیەوە ئەڵێم بربەست هەیە بەڵام بربەستەکان نەبوون بە باسیەوەکردنەوە وایە زۆر باشە جۆمان لە بەرهەمێکی تر بێت بەسەر چاوانە خۆش بێت. بم درم وقتا
ئایدان خۆش دەنگت دەستان هەر خۆش بمێنێ یەخوا باسی شۆمان بۆ بکەن چەند ڕۆژێکە لەسەر شاری سلەیمانی چووە گەڕاچوون بۆ چووە جا خاتو نەزیرەبا لە تۆ دەست پێ بکەم دوایەت مەلای کاکشۆژ یەکەم جار دەبێتە ئێرە یاخو جاری کە هاتوویت من یەکەم جارم بۆ یەکەم جارە. سلێمانی زۆریش کاتمان نەبووە بڕۆین بگەڕین باشە یعنی با هەر سەر پرسیارە لە تۆ خاڵین بکەم گیان. یەکەم جار داهاتووی تێرە بەڵێ. زۆر جارڵێن سلەیمانی و سنە زۆر لە یەکەچێت اتفاقا نێمێژ ئەومانەوە زۆر یانێ ئەو هەستە پێدا کە لە سنەی بەس خەڵکی سلێمانی گەرمترن ینی ئەخلاقێکی میهرەبانتر و هەڵسوکەوتیان. گەرمتر زۆر بەدڵمان بووە ینی تایسا و بەرخوردانە کە ئێمە بوومانە و کەسانەی کە بینیومانن هەمویان وا بوون یانە کەسێکمان نبینیوە بەرخوردێکی خراوی بێ وایە شارەکەش خەڵکێکی هەست ئەمانش بە جوانە، هەر میوان ماشەڵڵا. دۆستە ئەوەی کە لە سلێمانە بۆیە بەڕاستی لێرە ئەوەی کە من وەکو خۆم هەست بە غەریبایەتی ناکەم شاری خۆت توش شاری خۆت نا بەڕاستی ئێمەش هەست بە غەریبی ناکەین وایە هەرچەند کوردستان گشتی یەکێکە و ماڵی خۆمانە یەکۆمان. بەڵام ئەتر ئەو جیاوازیانە هەیە لە شارێک بۆ شارێتر تۆزێ ڕۆحیی خەڵکەکە جیاوازە جا هەر شوێنش تایبەتمەندی خۆی هەیە چێژی خۆی بێگومان. هەیە وایە. ینی کاڕۆیت هەستەکەی کۆمەڵەشت هەیە کۆمەڵە شوێن هەیە کۆمەڵێ شوێن هەیە کە بچیت نانی تیا خۆی تایبەتمەندی خۆی هەیە کاک شۆڕشتەوە بەمان باسکە ینی کە بچی بۆ چیای گۆژە خۆشیێکی خۆی هەیە کە سەیری شاری سلێمانیەکەی کە بشتی بۆ ئاوێر ئاڤێر چۆ؟ ئاڤێر ئاوێر لێشۆ کە سێرەکەی تایبەتمەندیێکی خۆی هەیە چۆ گەڕانیەوە زیاتر دیارە من بۆ خۆم ئەگەر بگەڕێمەوە زیاتر لە 25-26 ساڵە بێ کە هاتوچووی سلێمانی یەکەم بەردەوام جگە لە کاروباری هوەری هەر بەهۆی پەیوەندی خزمایەتی بەهۆی کاروباری شخصی خۆم هەمیشە هاتوچووی سلێمانیم کردوە دیارە ئەو تازەیە کە بۆ نەزیرەخانمی بووە بۆ منی نەبووە لەوانەیە بێژم من زۆرتر هاتوچووی سلێمانیم کرۆ لەگەڵ خەڵکەکەی لەگەل کولتورەکەی لەگەل ئەو گەرم و گوڕیە کە خەڵکی سلێمانی هەیەە ئاشنام دیارە ڕاستە لەگەل سنە لە ئاوە هەوا لە شێوەی سروشتی لە تەنانەت شێوازی شارستانی بەڕاستی نزیکن لەیەک بەڵام سلێمانی ڕەنگوبوونی تایبەتی خۆیە من هەمیشە و توماگەر ساڵ دوان زەمان لە سلێمانی بم هەز ناکەم ڕۆژێ مەریوانی بووم هیچ بێتاقەتی غەریبی ئەو شتانە هیچ وەختە ناکەم دیارە سلێمانیش تایبەتمەندی خۆی هەیە من هەمیشە سلێمانی بە خواردنە خۆشەکانی بە ئەو ئازادیە کە لە سلێمانی هەیە بە ئەو ڕووکراوەی و مێشکراوەیە کە خەڵکی سلێمانی هەیەە دیارە بە شاری ڕۆشن بیری ناسراوە کاوە بەڕاستی ڕاستەوە حەقیانەتێکی تەواوە سلێمانی شارێکی خۆشە شارێکی زیندووە ینی تۆ هەر دەم گەرەک و بێ لە سلێمانی لەناو بازاڕیا بگەڕی لە شوێنە گەشتاریەکانی بگەڕی لە سروشتەکەی ئاگەرەک و بێ هاتوش بێ بکەی ئەو زیندویە پێوە دیارە تۆزێک جیاوازی هەیە لە نێوان خواردن ڕۆژهەڵات و باشوور وەکو خۆت لێرە زیاتر ئەگە بچیتە ڕستورانێک چێشتخانێک داوای چ خواردنێکەکەی کە تایبەت بێت بە باشوور دیارە خواردنی خۆماڵیەکان لەگرە زۆرتر خەڵکەکە پێیان خۆشە و ڕستورانتەکانی ژەوەیان کرۆ بە نەریت من هەمیشە ڕستورانتان ناڕۆم کە لە سلێمانی کە بەڕاستی خواردنی لای خۆمانی هەیە دیارە کە بنیان بێتە سلێمانیش نەوسنتێتە بەڵێ باشە برنجی سلێمانیتان خوارد برنجی خڕ سەور و خۆشەوە زۆر حەزی لە چێشتە هەوە چەند جار باسی کەوتۆ چێشت و نانیشی هەر بەکامەشی بینی هەر فەورن باسی ماسیەکەی مریوانی ئەرە وەڵی ترەوەشڵی خۆشتێک کە چێژە پێ بەخشێ بۆ باسی نەکانی ڕاستیتانی هەیە وانە کاکە من جا ئێستا باسی ئێرەمان کرد و ئەوەی کە بەڕاستی خەڵکانێکی میهرەبانیانە ئەو میهرەبانەتی بە خۆشحاڵی و لە هەموو شوێنێکی کوردستان هەیە باوشەکان کراوەیە و ئەمە نیشانەدات کە خەڵکێکی ئاشتی خواست لە هەموو کوردستان بە خۆشحاڵیەوە هەیە بەڵام کاک شۆڕش بابینە لای جەناب بدووە دەنگی عودەکەت بە تەنیا ئەتوانین گوێمان لە پارچە میوزیکێک بێت بە دەست و پەنجەی خۆت حتمما فەرمو
باس خاتون نەزیرە لەگەڵەوەی کە ئەو کەسانی کە یانەوێ گۆرانی بڵێن زۆر کاتیانەوێ بۆ نمونە کاک شۆڕشیش لەوانەیە باشتر بزانێ بۆی کە لەگەڵ دەنگیانە یاخو گونجاندنێکە بێ یاخو گوێیەکی میوزیکیانە بێ ئەیانەیە لەگەڵ ئامێرێکی میوزیکا خۆیان ڕاپێنن هەوڵی ئەوە داوە لەگەڵ میوزیکا خۆت یەکێ لەو ئامێرانە لە چ ئامێرێک سنتور لە یەدەم خۆی زۆر باشە ینی سنتور لە خۆزگە بوویەنە لێرە شتێکیش بۆ لێ باینایە وڵا دەیتر ئەم جارۆیش من چەند ساڵێکە کارەکەم زۆر دەمێکە نییە بەڵام چەند ساڵێکە کارەکەم هەم بۆ ئەوە کە حەزم لە خودی سنتور بوو بۆ دەنگیشم وەکو جەنابەت وتت پێویستە و تر کارەکەم سنتوریش زۆر باشە کاک شۆڕش وەکوی باستان کردەوە گروپێکتانەیە وەکو فێرگە ئەم فێرگەیە بێگومان پێویستە لە ڕووی فێربوونی میوزیکەوە لە ڕووی ئەوەی کەم گروپە بەیەکەوە دانیشن بۆ منە خۆیان ئامادەکەن بۆی کە چەند گۆرانیەک بۆ کۆمەڵێک لەم خانمانەیە خۆ کەسانی کە گۆرانی ئەڵێن لەگەڵ ئەمانەشا پێویستە شارەزایەکیان هەبێت لە بواری مەقاماتە ئێوە تا چەند ئەم بابەتانە لە ناو گروپەکەتانە باسەکەن یاخود بۆ خاتون نەزیرە بۆ ناڵی دەنجی لەگەڵ ئەم مەقامەیە گونجێ با ئەم گۆرانیە بڵێ ئەم مەقامە بڵێ چەند کارتان لەسەرمە کردووە دیارە ئەو کەسانە کە دێن وەک فێرخواز یەنە وانەکانی مۆسیقا بە تایبەت ئەو کلاسانەی کە ئێمە خەریکین بەڕێوەیە بین هەندێک مێتۆد هەندێک شێوەی فێربوون هەندێک ئوسوڵ هەیە کە بەردەوام لەگەلیانە خەریکین کە پێشکەون و بتوان لەو تاقیکردنەوەانە بەباشی سەرکەون دیارە موسیقا یەکێ لەو حرفانەیە یەکێ لەو بەشانەی هۆنەرە کە بەڕاستی زەحمەتێکی ئەجگار زۆری هەیە هەروە وە دەستنایەت وە دیارە بەڕای من بەو شێوەی کە من تا ئێستا خەریک بووم و چالاک بووم لە بواری وانەکانی مۆسیقا لەوانەیە بێژم لە سەدا 10 کەس بتوانێت لەو تاقیکردنەوەانە دەربچێ دیارە ئەو 10 کەسیشە ئێمە ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی بکەین دیارە خۆیان بەو چالاکیانە کە هەیەە بەو هەوڵانە کە ئەیدەن وردە وردە خۆیان ئەتوانن جێگەی خۆیان بکەنەوە لە گروپی نیشتمان وەک گروپەکەی ئێمە کە خەریکین کارەکەین ڕێگەیان پێدرێ وردە وردە کاریان لەگەڵەکرێ بەڵێ بە دڵنیایی کاری کوردی وانەکانی ئێمە وەک نەریتمان لێکرەوە ئێمە جگە لە موسیقای کوردی هیچ کارێکی تر ناکەین دیارە ڕێگری لە گوێگرتن یا پرۆڤەکردن لەسەر مۆسیقای نەتەوەکانی تر نییە ئەوە بە دڵنیایی هەمووی بووە بە باوکە بە حقیقەت لە ناو گروپی نیشتمانەوە کەسانەی کە چالاکن ئەبێ گوێیەکی کراوەیان ببێ بۆ گۆرانی گوێگرتن بۆ گوێگرتن لە فۆلکلۆری خۆمان لە فۆلکلۆری دەوروبەرمان بەڵام بە حقیقەت ئێمە تا مۆسیقای کوردی ببێ هەوڵە دەین زۆرتر مناڵەکان گوێچکیان ناوێتەی گۆرانیە کوردیەکان فۆلکلۆرە کوردیەکان مەقامە کوردیەکان کە بێتە سەرباسی مەقامیش بڵێ لە ڕادەیەکە کە ئەگەنە ئاستێکە دیارە سۆزێکی جوان و سۆزێکی ڕێکوپێکیان ببێ بۆ مۆسیقا بۆ ئەوەی کە بتوانن مەقام بژەنن مەقام بەڕاستی شێوە ڕەوشێکی مۆسیقایە کەمێک قورسە هەستێکی جوانی گەرەک تێگەیشتێکی جوانی گەرەک سۆزێکی تایبەتی گەرەکە بە ئەو ژەنیارانە ئەو کەسانە کە گۆرانی ئەڵێن بەڕاستیە بێ تێگەیشتێکی زۆر زۆر ڕێکوپێکیان لە مۆسیقا ببێ کە بتوانن لەگەل مەقامە خۆیان ڕێک بخەن و بتوان بە مەقامەکان ئاشنایی پێیا بکەن ئەوە گرنگێکی زۆری پێدەین بە دڵنیایی لە ناوانەکانە لە ئاستێکە لە ڕادەیەکە کە بگەنە جێگای خۆی بە دڵنیایی مەقاماتیشان لەگەل کارەکەین باش نەزیرەخان نێوانی بەڕێزت لەگەڵ مەقام و حەیران و ئەمانە چۆنە کاری لەسەرەکەیت وڵا تا ڕادەیە کاری لەسەرەکەم یەکێ لە شەڕەکانم لەگەڵ کاشۆڕمیشەوە سێژێ کەم کاری لە مەقاما بێ زیاتر کارکەی ئەوبەتە خۆیشم هەوڵە دەم کە مەقام زۆرتر کار بکەم چون بەڕاستی گرینگە مەقام بۆ گۆرانی وێش ئەتر دەست داوای مەقامم لێ نەکەم من ویزم وا بڵێم زۆر باشە باسێکیەوە بکەین یعنی بۆ نمونە لەگەڵ ئەم گروپەی کاک شۆڕش و ئەوانە ئێوە کاتەکانی پرۆڤەکردتان یاخود ئەگەر فستیڤالە بێتە پێشەوە ئێوە کۆبنەوە یاخود کاتتان چۆنە بۆی کە بتوانن بە شێوازێک ئێوە بەردەوام بن چونکە
هەم میوزیک بەردەوام پێویستی بە پرۆڤەکردنە هەم دەنگیش پێویستی بەردەوام بە ڕاهاتنە و هەمیشەش ئەڵێن ئێمە لە هونەرمەندە گەورەکانمانەوە یعنی ئەو کۆمەڵە بەرهەمە جوانیانە بووە ئیتر بیهێنن کاری لەسەرکەن و دوات جواریش ئەگەر ویستان خۆتان کۆمەڵە بەرهەمتانە بێ وەڵامی من بەرەوە دوایش کاکشۆڕش بیرم نەچێتەوە ساحت باسی شەوە بکەین زانی بەرهەمی داهات تویان چییە و وەت لەگەڵ چ بەرهەمێکا خەریکە ها خاتون نەزیرە کاکسەکۆ وڵای ئمە بەردەوام تەمرینمان هەیە هەم لەبەر کاری ئەلبۆمەکە کە خەریکین و چەند کارێکی ئامادەیە و ئەویشی شەڵا ئامادە بێ لە داهاتوێکی نزیکا هەم لەبەر ئالبۆمەکە و هەم ئەو پەیوەندیە ڕەفێقانی خۆشمانە کە هەیە هەر زۆر جارکەوە بین و بە تایبەت بۆ گۆرانی وتن بۆ پرۆڤەکردن بەردەوامە تەمرینمان کێشەمان نییە لەو زۆر باشە کاک شۆڕش ئەو بەرهەمانەی کە ئێستا باسی ئەلبومی کە خاتون نەزیرە ئەو ئەلبومەی کە ئێوە بەتەمان بەرهەمی بێنن چەند گۆرانیە گۆرانی بێژەکان چێن و چۆن توانیتانەم ئەلبومە کاری بۆ بکەن بۆی کە بە شێوازێکی باش بچێتە ناو خەڵکەوە کاک سەرکۆ ئەو بەرهەمانە کە لە ناو ئالبۆمەکە قەرارە پێشکەش بکرێ دیارە سێ کاری ئامادەیە سێ بەرهەمی ئامادەیە بەدەنگی نەزیرە دەستمان پێکرد بەڵام دیارە ئەم نەورۆزە بوو بە هۆکار بۆ کە کارێکی هاوبەشیش لەگەڵ هەموو مناڵەکانی وانە بە یەکەوە بکەین گۆرانی بێژێکی ترمان هەیە بە ناو کاکۆزانی کەریمی گۆرانی بێژێکی دیارە ڕێک و پێک و بەتوانایە ئەکرێ لەسەری کار بکرێ دیارە ڕێگای زۆر لە ڕێگایەتی بەڵام بە حقیقەت گۆرانی بێژێکی باشە هەنی پۆتانسیێلی ئەوەی تایە ئەو ڕەنگە جوانە کە لە دەنگیا هەیە دیارە ئەتوانێت موافق بێ سەرکەوتوو بێ یەکە لە کارەکان کاری یەکەم کە کاری خاتون نەزیرە خۆیەتی کارێکی زۆر جوان دەرات هەرەوە بوو بە هۆکار کە ئەنەرژی زیاتر بە ئێمە بدا کە کارەکە بکەین بە ئالبۆمێ کاری دووهەمیشمان تۆمار کردەوە بووە کاری سێهەممان کرد بە کاری نەورۆز بەداخەوە نەورۆزە فریان نەکەوتین کەمێک درەنگ کەوتین نەمانتوانی بیکەین بە کلیپ بەس بە دڵنیایی تا ساڵی داهاتوو کە بەرهەمی نەورۆز بکەین بە کلیپ بە دڵنیایی ئالبۆمەکەیش تەواوکەین دیارە هەندە بربەستەیە باسی خەرجی زۆر لە کوردستانی ڕۆژهەڵات نەبوونی ژەنیاری بە حەسابیانی تەنەوعی سازیمان ئێمە لە مەریوان نییە ئەمە گەرگەرەکمان بێ چەندها نەوازەندە لە چەند بابەت بێنین کە لە ئەلبومەکە یارمەتیمان بدا بەداخەوە لە مەریوان نییە هەن هونەرمەندی باشی تایە مەریوان بەڵام ئەو تەنەوع ئەسازیە ئەو ڕنگ و بۆنە کوردیە کە ئێمە گەرەکمان بێ بە حقیقەت ژەنیارێکی وەها بەقەوت لە کوردی لێدانە لە مەریوانە بەداخەوە نیمانە هەرەوە بۆ بە هۆکار کە ئێمە پەنا بە شارەکانی تر ببین پەنا بە ستۆدیۆکانی تر بدەین ببین بۆ شارەکانی تر هەرەوە بۆ بەبایسیەوە کە کەمێ کارەکەی ئێمە هێواشتر بکاتەوە ینی سورعەتی کەمێکەمتر بکاتەوە بەس بە دڵنیایی هیوادارم تا سەری ساڵی خۆمان واتە نەورۆز ئەو ئەلبۆمەکە لە حەوت تراک کەمتر نابێ 8 تراکەگرێتە خۆی بەشم هیوادارم سێدانێک ئامادەی باقیکەیشی تەواو بکەین و پێشکەشی بکەین باسی کرد کاک شۆڕەشوتی یەکێکیان بەدەنگی جەنابتە دوانی بەرهەمی دوانی یەکی چانەر هاوبەشە ئەمیش هەر لە بەرهەمەکە هەیە ئەموو کاکۆزان و پەرەندێکە لە کچەکانی وانەی مۆسیقایە 12 ساڵێتی یارمەتی داون ئەویژێکە لە هەر لە جەماعەتی بە حەساب فێرخوازەکانی کلاسی خۆمانەوانەکانی خۆمانە پشکی باشی بەرکەوتوە لە مەلبومەیە خاتون نەزیرە باڵێ ماشەڵڵایە بێ ئێستا ئەتوانی بەشێک لە گۆرانێکە کە هەر کامێکیان لەو دوودانە ئەگەر ئامادە بیت بۆمانی بڵێ یەکەم گۆرانیمان یەکێ لە بەرهەمەکان بوو پێشکەشمان ئەوەی ترتان خۆ چون ئێوە بەرهەمێکی ترتان ماوە بەڵێ ئەو بەرهەمەکەی تریان دوێنێ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان زەحمەتی کێشا بۆمانی کرد بە کلیپ ئەوە بەرهەمی یەکەممان بوو بە حەساب بەرهەمی دووەمانەوە بوو کە ئەمڕۆ وەک یەکەم گۆرانی پێشکەشمان کرد ئێستا ئەتوانی هەر لەگەڵ دەنگی عودەکەی کاک شۆڕش بەشێکی ئەو گۆرانی ترمان پێشکەش بکەیت چاوانە خۆش بێت گۆرانی یەکەم دابەشەکەی کەمە دابەشێکی قرسە بە 1 ساعت زۆر زەحمەتە ئەو کارە ئەو ڕنگ و بۆنی واقعی خۆیە
بتوانین پێشکەش ڕاستە لەوانە لەگەڵ گروپەکان باشتر پێما بێ خۆی بە تەنیا بێژە باشتر باشە کەواتە بێنووسێ هەر گوێمان لە دەنگی خۆتەوێت کارێکی فۆلکلۆرە ئێمە زۆرتر ئەو گۆرانیانە گەرەکمانە نوێ بکەینەوە کە پێشتر بە شێوازی مەجلسی یا بە شێوازێکی مۆسیقایەکی لاوااستر لە پێشتر تۆمارکراوە گەرەکمانە و کارانە بێنین ڕنگوبوونێکی کوردیتر ڕنگوبوونێکی مۆدرنتر یا مۆسیقایەکی جوانتری بۆ دابش بکەین و ئەو کارانە نوێ بکەینەوە تازەی بکەینەوە دیارە ئەو گۆرانیە گۆرانێکی فۆلکلۆرە من لە دەنگی کاگناسر بە تەنها بیستومە لە گۆرانێکی لە مەجلسێکی خۆمانەی شاری سلێمانیە ئالبومەکە بە ناوی بە حەساب ئەو دانیشتە بە ماڵی قادر ڕەشید ناسراوە ئەو گۆرانیە و تۆ گۆرانیەکە زۆر مێلۆدیەکی جوان و شیرین و ڕێکوپێکە دیارە شعرەکانی شعرەکانە جۆرە شعرێکی تیا بەکارهێنراوە فۆلکلۆر و هەم بۆ پیا و ئەشێ هەم بۆ ژن ئەمە هاتوین دەستکاری شارەکەمان نەکردەوە هەرو شارانەمان هێناوە بەڵام شێوە ئەدایەکی تازەتر دابەشێکی تازەتر موسیقایەکی تازەتر تۆزە ڕەنگوبوونی مۆسیقای باکوورمان پێوە نواندووە کەواتەمە کۆتا بەرەمە پێشکەشمانەکەن یاخود ئەمە یاگەر بە تەنیا بە کۆتا بەرەمە بەرەبێکی ترتانە بەڵێ بەرەمەمان پێشکەش کە دوایش تۆزێ پرسیار لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین بڵاوکردنەوەی ئەو پارچە گۆرانیە بچووکانە یاخود زۆر جارێ سابینی تۆڕە کۆمەڵایەتەکان دەرگایشی ترە بۆ ناساندنی هونەرمەندان بۆ ناساندنی بەرهەمەکانی تۆ بۆ ناساندنی دەنجی تۆ بەزەمەمان پێشکەش کە دواتر وەڵامیومان بەرەوە فەرموو بەردە بەردەستە بەردایە دەبڕۆ دەستم لێ بەردە بەردە بەردەستە بەردایە دەبڕۆ دەستم لێ بەردە بەسەدی چیت لێ ماوێ ژینم هەرا خو دەردە خو دەردە بەسەدی چیت لێ ماوێ ژینم هەرا خو دەردە خو دەردە دەتفەرموو بۆ تۆ نابم چۆنی دەڵێ تاوا بم دەتفەرموو بۆ تۆ نابم چۆنی دەڵێ تاوا بم کەوتومە وڵاتی غەریب بە یادی تۆوە مابم ڕەبی کۆستی دڵکاوێ گەر ساتێ لێ جۆدا بم بەردە بەردەستە بەردایە دەبڕۆ دەستم لێ بەردە بەسەدی چیت لێ ماوێ ژینم هەرا خو دەردە دەنگت خۆش بێت هەمیشە زۆر زۆر سپاس بەرهەمێکی قورسە لەوانەیە ئامادەکاری باشی بۆ نەکردوێت بەس ئەسلی بەرهەمەکە زۆر ڕێکوپێک و جوان دەراتێت لەگەڵ میوزیکا بێت چێژی زیاتر و زیاتریش ئەمی خۆی لەگەڵ یاگونجێنێ بینە سەر پرسیارەکەم تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئینستاگرام کە خۆت کۆمەڵێک بەرهەمت بڵاو کردوەوە ئەمە تا چەند ڕێگە خۆشکەرێک بێ بۆی کە خەڵک حالت با کە تۆ بەردەوام بیت و بتوانی گۆرانی بڵیت وڵا کاک سەرکۆ زۆر یارمەتیەدا من لە ئینستاگرام فعالم هەرچەند لەم یەک ساڵ ئەخیرا بە بۆنی کاروبارەکانی ئالبۆم و زۆر ئەکتیڤ نەبووم لە ئینستاگرام بەڵام تا ئەو ڕادەی کە بووم فاڵۆوەرەکان پشتگیریان کردووە و بۆ بە هۆی ئەوەی کە من کەسانێکی باش بناسم لە بواری موسیقیا هەڵکی لێ وەربگرم لە پەیجەکانی ئەوان و ببێتە تەعامڵ و هاوکاریەک من پەیجەکەم لە ئینستاگرام هەیە و بەس لەوێ فعالم دەستەکانە خۆش هەر بە ناوی خۆتەوەیە هەر بە ناوی خۆمە نەزیرە ڕاستخانە پێی باشە جا پێمان بڵێ جەنابەت ئایا هەر بە تەما هەی ئیشەڵڵا لەسەر ئیشی گۆرانی بێژی بەردەوام بێت هەڵبەت ئێستا لەسەر ژەنینەکەش خەریکی کارێکی سنتورەکەوەیە هەر بەردەوامەبی ئیشەڵڵامان زۆر جار لە ماڵ و لەگەڵ پشکەکەم قسەکەم پێڵێ مەڵێم ئەگەر هەموو دنیام بنێ و بڵێن نابێ موسیقی کار بکەی نامەوێ ینی موسیقا بەڕاستی معنایە بۆ ژیانی کاتە یەخوا ئەو دەنگە خۆشت هەر بمێنێ ئێمەش هەر گوێمان لە دەنگی خۆشی جەناب زۆر زۆر خۆشحاڵ بووین کە ئامادە بوون لێرە کاک شۆڕش هاتوونە زیرە سپاس بۆ ئامادەبوونتان یاخوا بەخێر بێن سەر چاومان بۆ شاری سلەیمانی بۆ دەستگای میدیای کورسات کە میشاڵی ماڵی هەمووانە بەبێ هیچ جیاوازیەک و بە دوایین بەرهەمی ئێوە پێمان خۆشە پێشکەشمانکەن و کاتی بەخشیتان بێ مەمە سپاستان دەکەین
پێمان خۆشە دوایین بەرهەمیەوەمان گوێ لێبێ لەگەڵ بینەرەکانمانە و لە دوایین بەرهەمەش خۆشەویستان شوێک وەرەگرین و درێژە بە پرۆگرامەکەمانی فەرق دیارە بەرهەمی سام بەرهەمێکی گۆرانیەکی هونەرمەندی گەورە برادرە وانەکانی مۆسیقای ئێمە تایبەتمەندیەکی ترکە هەیەتی ئەوەیە کە مۆسیقای باکووری کوردستان ڕنگدانەوەیەکی زۆری هەیە لە ناو فێرخوازەکانی ئێمە و گۆرانی کرمانجی تا جێگەی توانا هەوڵمانداوە کە یەک بە یەکی فێرخوازەکان لە گۆرانی بێژەکان بە تایبەت خۆیان لەگەل ئەو شێوە زارە لەگەل زاراوەی کرمانجیە زۆرتر ماندوو بکەن و گۆرانی کرمانجیش لە ناو کارەکانمانە بە بەشێکی بەرچاو ئەبیندرێت هیوادارم کارەتان بەدڵێ والله خدای چیه هارون من وستیه والله خدای چیه برینوی گل کورن به حکیمو درمان مایه به حکیمو درمان مایه برینوی گل کورن به حکیمو درمان مایه به حکیمو درمان مایه به حکیمو درمان مایه دشتو چیا تواندن جبو خاطر دوزی جبو خاطر دوزی دشتو چیا تواندن جبو خاطر دوزی جبو خاطر دوزی جبو خاطر دوزی خون هر کی جانیه وک خون حال سرچیه وک خون حال سرچیه وک خون حال سرچیه